بەڕێزان هەمووتان زۆر بەخێر بێن ماندوو نەبن زۆر خوشحاڵم ئەمڕۆ لێرە لە ئەحمەداوا لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستدام بەڕاستی بیستم بوو کە شوێنێکی زۆر جوان و خۆشە بەڵام ئێستا کە دەیبینم زۆر لەوە خۆشترە و دڵڕفێنترە کە تەسەورم دەکرد ئێوە مادەم ئەم شوێنانەتانە ئەکی دەبێ هەمیشە بە دڵێکی کراوە و بە زەوقێکی خۆشەوە سەیری ژیان بکەن انشاءالله کوردستان هەمیشە هەروە ئەوەدان بێت خوشحاڵم کە لە خزمەتی ئێوەی خۆشەویستدام پێشەوەی بینێرە بەیانی چوین بۆ هەڵەبجە بۆ دانانی بەردی بناغەی سایلۆ بۆ ئەوەی بتوانین بەم جۆرە زیاتر خزمەتی بە تایبەتی جوتیاران بکەین بۆ ئەوەی بەرهەمە ناوخۆیەکانی ئەوان بتوانین وەربگرین و چیتر خەمی ساختکردنەوەی بەرهەمەکانی خۆیانیان نەبێت لەم حکومەتە زۆر هەوڵمانداوە بۆ ئەوەی لە هەموو کوردستان بەبێ جیاوازی ئەو خزمەتەی کە لە سەرشانی ئێمەیە ئەو ئەمانەتەی لە سەرشانی ئێمە بتوانین جێبەجێ بکەین لە جیاتی ئەوەی ئێمە تەنیا اعتیماد لەسەر جۆرە داهاتێ بکەین هەوڵ بدەین داهاتەکانی خۆمان فرەچەشن بکەین ئێمە بین وە بەرهێنان لە گەشت و گوزاریدا بکەین لە کەشت و کاڵیدا بکەین لە پیشەسازیدا بکەین جگە لە تەنیا وزەر و کوردستان کە ئەم جۆرە دیمەنانەی هەیە بێگومان ئەمانە دەکرێ ببن بە سەرچاوەیەکی گەورەی داهات لە ڕۆی گەشت و گوزاری بۆ ئەو خەڵکەی کە لێرەدا دەتوانن کار بکەن دروستکردنی هەلی کار بۆ خەڵک کارێکی دوولانەیە هەمە بێ خەڵکەکەی خۆمان ئامادە بێ خۆی داهێنان بکە ئامادە بێ کار بکە و حکوومەتیش ئاسانکاری بکە ئەوەی لە سەرشانی ئێمە لە خزمەتیەوە بین بەبێ جیاوازی و بێ هاوڵاتیانی یارمەتی حکوومەت دەن ئەمە لەم حکوومەتە هەموو هەوڵێکم داوە حکوومەت لایەنێک نەبێ و خەڵک لایەنێک هەردووکمان یەک لایەنن حکوومەت لە لایەنی ئێوەیە حکوومەت لە خزمەتی ئێوەیە حکوومەت وەسیلەی جێبەجێکردنی ئومێد و ئاواتی ئێوەیە و هەرچیتان دەوێ ئەبێم حکوومەتە پێی بکرێ بۆتانی بکە و ئێوەشە بە یارمەتیدەری حکوومەت بن بۆ ئەوەی بتوانێت زیاتر لە خزمەتی ئێوەی خۆشەویستدا بێت انشاءالله کوردستانیشمان هەر ئەوەدان بێت زۆر بەخێر بن